دیارە پێشتر لە پەرلەمانی کوردستان لە خولی 4 پرۆژەیەک پێشکەش کرا لەلایەن 56 پەرلەمانتارەوە کە هاوکاری کۆمەڵایەتی هەبێت لەلایەن حکوومەتەوە بۆ ئەو کەسانەی کە ئاستی بژێویان نزمە یاخود ئەو کەسانێک کە ئیتر بێکارن حتمما ئاستی بژێویان نزمە ئەوانیش و ئەو ژنانەی کە لە کۆمەڵگەیە کەم ترین بەشداریان هەیە لە بازارە بتوان دەستگیرۆییان کرێ لە ڕووی مادیەوە بۆ ئەوی بتوانن ژیانێکی شایستە وەکو مرۆڤ وەکو هەر تاکێکی تری کۆمەڵگە نزیک لە تاکێکی تری کۆمەڵگەوە بژین. ئەم پرۆژەیە بەڕاستی ماوەی ساڵونی وێک ئێمە وەکو لیژنەی کۆمەڵاتی ئەو کاتە کارمان لەسەر کرد بەڵام بەداخەوە یەکێ لە کەم و کوڕێکان یا هەڵەکانی سەرۆکایەتی پەرلەمان ئەوە بوو کە دای بە 8 لیژنە و نووسینی راپۆرتیش لەلایەن 8 لیژنەوە هەم لە ڕووی سیاسیەوە هەم لە ڕووی فەنیەوە ڕەنگە ئاستەنگی زۆرتر بە هاتایەتە پێشەوە ئەو پرۆژێژێکێک لەو پرۆژانە ئیتر بەداخەوە ینی من ئەمە بۆکو ڕەخنە ئەیڵم نە ئەبوایە ئیتر بە مەبەستی ئەوەی کە پرۆژەکە نەڕوە یاخود چی بوو نازانم کە من بەداخەوە ئێستا ئەو کاتەش هەر گومانی ئەوم هەبوو لە بەرەوەی پێشتر لە هەڵمەتی هەڵبژاردننی خولی 4 حیزبێکی سیاسی بانگەشی ئەو پرۆژەیە کردبوو و سەرۆکایەتی بە تایبەت سەرۆکی پەرلەمانە و کاتە لە حیزبێکی تر بوو پێی وابوو کە ئەوە بێتە دەستکەوتێ بۆ ئەو حیزبەی تر کە ئەمە پرۆژەیەکی بەڕاستی استراتیجی نیشتیمانی ینی پەیوەندی بە نەهێشتنی هەژاریەوەی لە کۆمەڵگەکان نە ئەوایە ئەو بۆ چوونە زاڵ وایە و ئەو ئیرادەیە زاڵ وایە بەسەرەوەی کە ئاستەنگ بۆ پرۆژەکە دروست کرێ ئەگەر چی لە ڕووکە شاوانە بوو کە وابشانە دراکە ئەیانەوێ ئەو پرۆژەیە بڕوات ئیشی باش کرا سەفەری بۆ کرا تەجروبەی وڵاتان وەرگیرا کە ئەم پرۆژەیە بە تایبەت وڵاتانی ترکە نزیکن لە خۆمانەوەکو جۆرجیا ئەم پرۆژەی ئەم یاسایی هەیە و سیستەمەکان لە خۆمانەوە نزیکە بەڕاستی ئەوەش لەسەر پێشنیاری وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بوو کە ئێمە وەکو لیژنەکە سەفرێک بکەین و ئەو تەجروبەی ئەوان ببینین و سەفەری وڵاتی سویدیشمان کرد کە هەموو ئەزانین کە لە ڕووی هاوکاری هاریکاری کۆمەڵایەتیەوە سویدیەکێکە لە وڵاتە باشەکان کە ساڵانە بودجەیەکی زۆر باش بۆ ئەم بابەتە تەرخانەکە. بەداخەوە خولی 4 کۆتایی هات و ئەو پرۆژەیە نەخرایە دەنگدانەوە چونکە 8 لیژنەکە راپۆرتی لەسەر نانووسی تەنها لیژنی کۆمەڵایەتی راپۆرتی لەسەر نووسی ئێستا ئێمە ئەمانەی ئەم پرۆژەیە نەمرێ زیندوو بێتەوە و ڕەنگە بە شێوەیەکی باشتریش زیندوو بێتەوە ئەویش بەوەی کە ئیشی لەسەرکەین کاری باشتری لەسەر بکەین هەوڵ بین ئەو کەم و کوڕیانی کە هەیە نەیهێڵین بۆی جارێکی کە پێشکەشی پەرلەمانی کوردستانی کەین لەلایەن ژمارەی یاسای ئەندامانی پەرلەمانەوە یان لایەن لیژنەی تایبەتمەندەوە کە ئەویش هەرەبێ واژۆی ئەندامانی پەرلەمانی بۆ کۆبکرێتەوە بخرێتەوە بەرنامەی کار. بەڵام ئەوەی گرنگە کە بەداخەوە عنی یەکێکە بێت لەو ئاستەنگانەی کە باس بکرێت لە بەردەم ئەم پرۆژەیە ئەوەیە کە نە لە خولی 4 نە لە خولی 5 تا ئێستا پەرلەمانی کوردستان یاسای بودجێ تەصدیق نەکردووە ینی ئەمە یەکێکە لە بێ لە ئاستەنگە گەورەکان بۆ ئەوەی کە تۆ پرۆژێکی وا بڕوێنی تو بچێتە بواری جێبەجێکردنەوە چونکە ئەمە پەیوەندی بە لایەنی مادی حکوومەتەوە هەیە کە چۆن هاوکاری ئەو خەڵکانە بکاکە لە کۆمەڵگایان خێزانە یاخود تاکە بەڵام کاتێک کە پەرلەمانی کوردستان خەڵکی کوردستان و هەتا حکوومەت لە یەک دوو کە زیاتر نەبێ نازانێ کە بودجێ حەقیقی ئەم وڵاتە چەنە داهاتی حەقیقی ئەم وڵاتە چەنە چونکە کە داهات هەبوو ئەنجا ئەزانی خەرجیەکانت بۆ چی ئەبێ و بۆ چ سێکتەرێک گرنگی پێیت و تەرکیزەکەیتە سەر چ سێکتەرێکی کە تۆ کێشەیەکی پێ هەڵکەی ئەمە یەکێکە بێ لە ئاستەنگەکان بۆیە هیوادارم کە ئێستا باس ئەکرێ کە پەرلەمانی کوردستان لە حکوومەت لە سەروبەندی ئامادەکردنی پرۆژە یاسای بودجەیە پەرلەمانی کوردستان بتوانێت بەشێکی باش تەصدیقی کە و یەکێ لە بابەتەکانیش ئەمە بێت
کە بۆ وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتی کە ئەم سێکتەرەی لە خۆ گرتووە تەرخان کات کە ئەمە ئامانجی هەموو کۆمەڵگەیەکی دادپەروەرە کە دادپەروەری لە ڕووی مادیەوە هەبێت بۆ ژیان و بژێوی خەڵک. ئێمە پێشتر من خۆم شخصی سەردانی بەڕێز کوێستان خانم کردەوە و زۆر بە دڵفراوانی ئەو پرۆژەی پێ باش بووە و وتێتی کاری لەسەرەکەین. بەڕاستی یەکێک لە ئیشەکانمان ئەوە ئەبێت لە دوای تەواوکردنی پرۆژەکە و کارکردن لەسەری ئەوە بێت کە وەزیری کۆمەڵایەتی یاخود بڵین وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی ئاگاداری ئەم پرۆژەیە بێت. ئەگەر ئەو بتوانێت لە ڕێی حکوومەتەوە ئەم پرۆژەیە پێشکەشکات و دوای بنێرێتە پەرلەمان، ئێمە گرنگەوەی پرۆژەکە بڕوە، گرنگەوە نییە کە لەکوێ لە پێشا دەست پێشکەریەکرێ. خۆی بەپێی یاساش بەڵێ حکوومەت دەتوانێت پرۆژە بنێرێتە پەرلەمان و تەصدیق کرێ یا پەرلەمانتار واژۆی بۆ کۆکاتەوە. لە کاتێکە ئەگەر حکوومەت نیازی ئەمەی بێ کارێکی زۆر باشە، چونکە کاتێ حکوومەت خۆی پرۆژە ئەنێرێ ئەو بودجێشی بۆ دابینەکە بۆی دوای بتوانێت جێبەجێ بکە. بەڵام ئەبێت بودجێکی تەخمینکراوی هەبێت بۆ هەموو سێکتەرەکان، چ بۆ ئەم بوارەیە بۆ بارەکانی تر. وەکوتمان بەپێی ئەوە ئەگەر ئەم پرۆژەیە دابنێت و پرۆژەی بودجێش بەپێی ئەوە لە پرۆژەی بودجێشا جێگەیە کاتەوە، ئەو کاتە ئاسانتر، ینی ئەمە بۆ هەمومان زۆر باشترە ئەگەر حکوومەت تەبەنی ئەوە بکە. ئەگەر چی خۆی لە ڕووی ئەوەی کە پەرلەمان دەسەڵاتی یاسادانانە ئەبێ حکوومەت یاساکان جێبەجێ بکە، ئەبێت هەر ئەگەر لە پەرلەمانیشەوە پێشکەش بکرێ و بێ بە یاسا بێ حکوومەت جێبەجێکە. بەڵام مادەم لایەنی مادیتیایە حکوومەت پێویستە بزانێت کە تەکلیفەی مادی ئەم پرۆژێ چەنە بێ لەسەری هەوڵی جێبەجێکردن بتوانێت دوایی جێبەجێکە کە بەداخەوە بەهۆی ناشەفافی داهات و وەکوتمان نەبوونی بودجەیەکی تەخمینکراو کە لەبەر چاوی خەڵکی کوردستان تەصدیق کرێ کە بزانرێ داهات چەنە، ئەمە ڕەنگە کێشەی بۆ دروست بێت لە کاتێکە کە ڕێخستنەوەکەی پێویستی بە کاتێککە داهات ڕێکە خرێتەوە. ئەگەر ئەوەی کە باس ئەکرێ ئەو فەساد و گەندەڵی هەیە لە هەرێمی کوردستانە نهێڵرێ، ئەم پرۆژێ زۆر ئاسان جێبەجێکرێت لە پەرلەمانی لە هەرێمی کوردستانە. بەڵام بەداخەوە وەکو هەر بوارێکی تر دەبێتە کەم و کوڕیەک بۆ ئەوەی کە ئەوە تا ئێستا ئەبینین، ینی هەژارێکی زۆر لە هەرێمی کوردستانە هەیە و ئەوەی کە ئەو کاتە ئێمە پرۆژێمان پێشکەش کردووە ئاستی هەژاری بەو شێوەیە نەبوو کە ئێستا هەیە لە هەرێمی کوردستانە و ئێستا زیاتر بووە، بۆیە پێویستی بە بودجەیەکی زیاترە. بەڵام یەک خاڵ هەیە باسی کەم بۆت، ئێمە ئەو کاتە کە یاسای سندوقی داهاتە نەوتی و گازیەکانمان پەسەند کرد لە پەرلەمانی کوردستان، ئێستا یاسایە و بەداخەوە سندوقەکە دروست نەکراوە، گینە ئەبوایە سندوقەکە دروست کرا و جێبەجێ بکرایە، ئەبوایە لە بواری جێبەجێکرد نابوایە. یەکێک لەو مادانەی کە جێگیرمان کردو ئەبێ بودجەیەک لەو سندوقە دابین کرێ بۆ ئەم پرۆژەیە. ئیتر بەداخەوە نە سندوقەکە جێبەجێ کراوە وەنە پرۆژەکەش هێڵراکە ببێ بە یاسا.